بەشی زانستی کۆمپیوتەر لە ساڵی 2008 دامەزراوە. سەدەهاند خوێندکار بڕوانامەی زانستی کۆمپیوتەریان بەدەستهێناوە لەم بەشەدا، لە بوارەکانی پەروەردەدا، لە بوارەکانی بەرنامەسازیدا و لە بوارەکانی جیادا کە هەلی کاریان بۆ ڕەخساوە. لەم کۆلێجەدا و لەم بەشی زانستی کۆمپیوتەر خوێندکاران بەشداری ئینتەرشیپی ئێراسمۆس پڵەس دەبن کە بەرنامێکی ئەوروپیە. خوێندکاران ڕۆژی کۆتایی ساڵیان لەگەڵ چەند قوتابیێکی وڵاتانی ئەوروپا تاو دەکەن و لێرەدا دەتوانن فێری بازاری کار بن و بتوانن لەگەڵ وڵاتەکانی ئەوروپا بزانن تەکنۆلۆژیای سەردەم چۆن بەکاردێت و چۆن بتوانن وانەکانیان لە بازاری کاردا بەکاربێنن. لە بەشی زانستی کۆمپیوتەر وانەی سەردەمی دەخوێنرێت و شان بە شانی وانەی تیۆری وانی پراکتیکیمانەیە لە لابەکانە دەوترێتەوە. وانە سەردەمیەکان کە لە بازاری کاردا بەکاردێت وەکو زیریشی دەستکرد، مەشین لێرنینگ، داتا ماینینگ و چەندوانەی نێتوەرکینگ بۆ پرۆگرام سازی. ئەگە دەبینن خوێندکاران بەشێکی پراکتیکی تیۆریەکە کەی دەخوێنن لە تیۆریە لە لابەکانە بە شێوەیەکی پراکتیکی دووبارەی دەکەنەوە بۆی زیاتر ئاشنا بن بە چۆنێتی شیکردنەوەی ئەو کێشانەی کە لە بازاری کاردا هەیە و بتوانن سەرکەوتن بەدەستبێنن لە بواری کارەکانیاندا.